تایبەت بە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە و هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە طبعاً خۆتان ئەزانن کە ئەو یاسایە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر دراوە دواتر لە جەریدەی وەقایع عێراقی بڵاو کرایەوە ئەوەی کە ماوە ئێمە لە ماهەوەکانی داهاتووە بە دوواداچوونەکەین و چاودێری پرۆسەی نووسینەوەی تعلیماتەکەین لەلایەن حکوومەتەوە چونکە لە بەندی پێنجەمی یاساکەیە بەستەواکە کە لە دوای یاساکە پێویستە بە ڕێنمایی ڕێک بخرێت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئێمە پێویستە وەکو کورد خەڵکێک ئامادە بێت لە ئێمات کە تەواو شارەزایی لە بابەتەکانە بێ بۆ لە کاتی دانانی تعلیماتەکانە تایبەت بە بڕیاری 29 مەجلیسی وزەرا ئەم بڕیارە لە ساڵی 2012ەوە دەنگی لە مەجلیسی وزەرا لەسەر دراوە و کاخالی شوانی لە دوا دیدارمان لەگەڵیان پێیوتین کە بەم زوانە هەموو قۆناغەکانی ئەو بڕیارە بۆ لە ڕووی تەنفیزیەوە جێبەجێ ئەکرێت و ئەمە بێتە مژدەیەکی خۆش بۆ خەڵکی منتیقەکە ئێمە لە پێش هەڵبژاردن ئینشاءالله. دەربارەی زەویەکانی ئیطفاء ئەوانە چیتان کردوون؟ ئیطفاء لە زمنی قەراری 29 ساڵی 2012 هەر وەکو باسم کرد ئینشاءالله بەم نزیکانە تەواوی پرۆسەکە کۆتایی دێت و لە ڕووی تەسجیلی عەقاری و ئەرزانە گەڕێنەوە بۆ ناو جوتیارەکان خۆیان.